پارە تەنها کاغەز و کانزایەک نییە، زیاترە لە ژمارە، هێمای دەسەڵات و سەغامگیری شکۆمەندی وڵات و نەتەوەیەکە. ئەمڕۆ پایتەخت میدیا گەشت دەکات بەسەر تەواوی جیهاندا بۆ ئاشکراکردنی دە بەهێزترین دراوی جیهان کە ئەم گەشتە لە وڵاتانی دەوڵەمەند بە نەوتەوە دەست پێ دەکات تا دەگاتە تایتانی دارایی بەهێزترین وڵاتەکانی جیهان کە هەریەک لەو دراوانە چیرۆک و استراتیژی و خۆڕاگریەکی جیاوازی لە پشتەوە هەیە. لە کۆتاییشدا سەنگی دیناری عێراقی و داهاتووی دەخاتە ڕوو. لە سەرووی لیستی خاوەنی بەهێزترین دراوی جیهان دیناری کویتی دێت. کویت هەرچەندە وڵاتێکی بچووکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام دەوڵەمەندی بە نەوت، حکومڕانی ژیر و هۆشمەندی لە بڕیاردان وای کردووە ببێتە خاوەنی بەهێزترین دراوی جیهان بە جۆرێک کە بەهای 1 دیناری کویتی یەکسانە بە زیاتر لە 3 دۆلاری ئەمریکی. دوای کویت دراوی وڵاتێکی دیکەی عەرەبی دێت کە لە نمونەی دوورگەیە، بەڵام دراوێکی تۆکمەی هەیە و نالەرزێت، ئەویش دیناری بەحرەینیە. بەحرەین هەرچەندە وڵاتێکی بچووکە، زیاتر لە دوورگە دەچێت، بەڵام خاوەنی دووەم بەهێزترین دراوی جیهانە، بەهای 1 دیناری بەحرەینی یەکسانە بە بەهای 2 دۆلار و 65 سنت. نهێنی بەهێزی دیناری بەحرەینی پەیوەندیەکی استراتیژی دراوەکەیە بە دۆلاری ئەمریکی، هەروەها ڕژێمێکی بەردەوامی هەناردەکردنی نەوتە کە لە ئەنجامدا دراوێکی بەرهەمهێناوە کە نالەرزێت و ڕۆژ دوای ڕۆژ بەهێزتر دەبێت. لە پلەی سێمی بەهێزترین دراوەکانی جیهان ریالی عۆمانی دێت. 1 ریالی عۆمانی یەکسانە بە 2 دۆلار و 60 سنتی ئەمریکی. هۆکاری بەهێزی دراوی عۆمانی دەگەڕێتەوە بۆ بەهێزی عۆمان لە ڕووی یەدەگی نەوتیەوە و کارکردنی وڵاتەکە بۆ دامەزراندنی سەقامگیری و تۆکمەیی لە بەهای نەختینەییدا. هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمێنینەوە، دەچینە خاکی شانشینی هاشمی ئۆردن کە دراوەکەی پلەی 4ەمی بەهێزترین دراوەکانی جیهانی گرتووە. ئۆردن پێچەوانەی دراوسێ دەوڵەمەندەکانی بە نەوت، خاوەن استراتیژی و پلانێکی ورد و خۆڕاگرە لە گەشەکردنی ئابووری، بە هەمان شێوەی کویت و بەحرەین نەوتەکەی بۆتە خێر و بەرەکەت بووی. هەرەمەشوای کردووە 1 دیناری ئۆردنی یەکسان بێت بە 1 دۆلار و 41 سنت. پێنجەم بەهێزترین دراوی جیهان تەمەنی زیاترە لە 1200 ساڵ، هێمای خۆڕاگری و بەهێزی ئابووریەکی سەرکەوتووە، شەڕ و شۆڕشەکانی تێپەڕاندووە، ئەویش پاوەندی بەریتانیە کە پێنجەم بەهێزترین دراوی جیهانە. پاوەندی بەریتانی بەهاکەی 1 دۆلار و 27 سنتە، بۆتە ئایکۆنێکی بەهێزی دراوەکان، یەک لەو دراوانەی لە جیهاندا زۆرترین بازرگانی پێوە دەکرێت. ئەمەش ڕنگدانەوەی ئەو میرات و کاریگەریەیە کە وڵاتەکە بەدەستی هێناوە. شەشەم بەهێزترین دراوی جیهانی دۆلاری دوورگەکانی کایمانە. دوورگەکانی کایمان کەوتونەتە ناوەڕاستی ئەمریکای باکوور و باشوور، جا لە کەناراوە پاک و سروشتە سەرنجڕاکێشەکەی، ناوەندێکی دارایی جیهانە. بەهای 1 دۆلاری کایمان یەکسانە بە 1 دۆلار و 20 سنتی ئەمریکی. حوتەم بەهێزترین دراوی جیهان کەس نییە ناوی نەبیست بێت و نەیبینی بێت، دراوی 20 وڵاتی دیاری جیهانە، بە دڵی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەناسرێت. ئەویش یۆرۆیە. یۆرۆ وەکو دڵی یەکێتی ئەوروپا وایە، بە یەک لە هۆکارەکانی سەقامگیری دادەنرێت، بەهای 1 یۆرۆ یەکسانە بە 1 دۆلار و 8 سنت، بەڵام هێزەکەی زۆر لە ژمارەکان زیاترە، ئەمەش بەهۆی بەرجەستەکردنی ئەو یەکێتیەیە کە لە سنوورەکانی وڵاتانی ئەوروپادا جێبەجێ دەکرێت. سویسڕا بەهەشتی ئەوروپا و جیهان خاوەنی 8ەم بەهێزترین دراوی جیهانە. فرانکی سویسری سەلامەتە، پارێزراو و بەهێزە، هیچ مەترسیەکی لەسەر نییە، تەنانەت لە پڕ لە گێژاوترین کاتەکانیشدا بەهای خۆی دەپارێزێت و لە دەستی نادا. بەهای 1 فرانکی سویسری بەرامبەرە بە 1 دۆلار و 8 سنتی ئەمریکی. دۆلاری ئەمریکی دان پێدانراوترین و پڕ بەکارهێنەرترین دراوە لە جیهاندا. لە ڕووی مامەڵەوە یەکەم و پڕ بەکارهێنەرترین دراوە، کەچی لە ڕووی بەهاوە 9ەم بەهێزترین دراوی جیهانە.
دراوی ئەمریکی سەرەڕایەوەی لە پێشەنگی لیستی بەهێزترین دراوەکانی جیهان نییە، بەڵام زاڵە بە سەرابووری جیهاندا وەک بڕبڕی پشتی بازرگانی و دارایی نێودەوڵەتی کار دەکات. بێگومان ئەمەش بەهۆی زلهێزی خودی وڵاتەکەوەیە. خاوەنی پلەی دەیەم بەهێزترین دراوی جیهان کەوتۆتە باشووری ڕۆژهەڵاتی باشووری ئاسیا، سینگاپور، وڵاتی دیسپلین و وردبینی. دۆلاری سینگاپور نوێنەرایەتی ڕۆڵی سینگاپور دەکات وەکو گەوهەری تاجی دارایی ئاسیا. ئەم وڵاتە ئابووریەکی زۆر لە سەرووی قورسایی خۆیەوە هەیە، هەر بۆیە بۆتە جێگای بایەخی وڵاتانی جیهانی و بازرگانان. $1 سینگاپور بەرامبەرە بە $1 ئەمریکی، واتە هەمان بەهای دراوی ئەمریکای هەیە. دیناری عێراقی سەردەمانێک یەکێک بوو لە بەهێزترین دراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام بەهۆی شەڕ و گەمارۆ و ناسەقامگیری سیاسی بەهاکەی بە شێوەیەکی بەرچاو لەدەستدا و ئێستا لە ڕیزبەندی بەهێزترین دراوەکانی جیهاندا نییە. بەپێی لێکۆڵینەوەکان یەدەگی نەوتی عێراق بناغەیە بۆ بوژانەوە و بەهێزبوونی دیناری عێراقی، بەڵام ئەم هەنگاوە پەیوەستە بە چاکسازی ئابووری، سیستەمێکی بەهێزی بانکی و سەقامگیری سیاسی کە ئەمەش پێناچێت بە ئاسانی لە وڵاتێکی پڕگەندەڵی و ململانەی تایفی و هەرێمی بهێتەتی.